لا مەراسیمێکدا لە شاری هەولێر یەکێتی تۆپی کوردستان مەدالیا و قەڵغان و نازناوی بە تیپەکانی خولی نایابی کوردستان و پلەیەک و باشترینەکانی ئەم وەرزەی خولەکاندا. سەرۆکی یەکەی تۆپی کوردستان دوا پەیامی خۆی پێش گۆڕانکاری لە پۆستەکەی و چوار ئەندامی دیکە لە مەراسیمەکەدا. وەلو هەندێک کەموکوری هەیە لە پیشەکان ئینشەڵڵا لە دوای لە مستەقبەل لەگەڵ مەجموعەیەکی تری وەرزشوان کە دێنە شوێنی ئێمە ئەوان دەتوانن زیاتر بە خزمەتی ئێوە بکەن. یاریزانانیانەی شێروانە وەک پاڵەوانی خولی نایابی کوردستان مەدالیایان پێدرا و نازناوی خولەکەشیان بەرز کردەوە. یاریزانانیانەی پێشمەرگەی هەولێریش تەنها مەدالیای پلەی دومیان لەمەل کرا. عادل عەلی لە یانەی شێروانە وەک باشترین ڕاهێنەر و بیلال ساڵح لە هەمانیانە وەک باشترین یاریزان و گەیلان سادق لە یانەی هەندێن وەک باشترین گۆڵپارێز و فرانسیس زازی لە یانەی پێشمەرگەی هەولێر وەک گۆڵکار خەڵاتەکانیان پێدرا. کاتێک یانەیەک خولێک بەدەسێنێ یانە بێ حەقی ماندووبوونی خۆی وەرگێ طبعاً لە یاریگایە خۆشترە، یانی تۆ لە یاریگایە بیت و بتوان نازناوەکە لە بەردەم هاندەرانی خۆتا پێشکەشت کرێ ئەوە طبعاً خۆشترە. یاریزانانی یانەی قەڵاتجێ وەک پاڵەوانی خولی پلەیەکی کوردستان مەدالیایان پێدرا و نازناوی خولەکەشیان بەرز کردەوە. یاریزانان یانەی هەڵۆش تەنها مەدالیای پلەی دومیان لەمل کرا. گومان لەوەدانە دەکرا میکانیزمێ بدۆزرێتەوە ساڵانە ئەگەر لە ناو یاریگاکانیش بەهۆیەوەی ئەنجامی یانەکانەوە پەیوەندیان بە یەکتریەوە دەبێت ناتوانرێ خەڵاتەکە دابش بکرێ دەکرێت لانی کەم هەفتەیەک دوای ئەوە گەرموگوڕی بدرێت لە یاریگایەکیدا لە یاریگای فرانسۆ هەریری لە یاریگا هەر لە ناو چیمەندا مەنەسەدا بندرێ بۆی کە ئەو خەڵاتانە دابش بکرێن دەمج بکرێت لەگەڵ مابەتی خەڵاتە دارایەکە ناکرێت ساڵانە مەسەلەن بۆ خۆ دەزانی ئەو یانانە یارزانەکانیان لە نادیەکەەوە بۆ نادیەک دەڕۆن تەنەقولات دەکرێتەوانێ هەندێک یارزانەکان نادیەکە بەجێ دێڵێ ستافی ڕاهێنەر نادیەکە بەجێ دێڵێ بۆیە جارێکی تر تاخیرکردنی لانی هەدی خەڵاتکردنی مادیەکە بۆ مانجینۆ و دەوانە ئەوانە بخۆیان بەڕاستی شیاونین بە خولەکە بە پاڵەوانێتەکە و بە هیلاک بوونەوانە. خەڵاتکردنی یانەکان بەبێ شایستەی دارایی بوو. سکرتێری یەکەی تۆپی کوردستانیش دەڵێت ئەوەیان پەیوەستە بە بەڕێوەبەرایەتی گشتی وەرزش ئەوان دابینی دەکەن. شایستەدارەکە ئێمە وەکویەکی تۆپی کوردستان بە نووسراوی فەرمی ئاراستەی بەڕێوەبەرایەتی گشتیمان کردکەوە پارەشماندا نەبوو مەسەلەن هەر پاڵەوان نەکرد بۆ ئەمان بۆ هەموو خولەکانی کوردستان بە گوێرەی یەکەم و دووەمەکان لە هەموو خولەکان لاوان بێ تازە بێگەژان فوتساڵێ بەڵێن بەڕێوەبەرایەتی گشتی پێی باش بووکە خەڵاتی دارایی لایەن ئەوانەوە بێ ئەوان ڕاستەوخۆ لەگەر حکوومەت قسە بکەن و ئەو شایستە دارایەکان دەستنیشان بکەنی تر ئەگە یەکەم و ئەوت مەبلەغی بۆ یەکەم مەبلەغی بۆ دووەم. یاریەکانی ئەم وەرزەی خولەکانی نایاب و پلەیەک و پلە دوو جامی هەرێمی کوردستانیش کۆتایی پێهاتووە بەڵام هیچ وادەیەک بۆ وەرزی نوێ دیاری نەکراوە تاوەکو یانەکان دەست بە ئامادەکاری بکەنەوە. هەروەها شایستە دارایەکانی تەواوی وەرزەکەی ناوبژوانانیش نەدراوە و ئایندەی ناڕوونە. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.